لە کاتێکدا بازاڕەکانی هەرێمی کوردستان بە گوڵی هاوردە ڕازاونەتەوە، ئێستا لە هەولێر یەکەمین خانووی شوشەی بەرهەمی نێوخۆیی دەخاتە بازاڕەوە. ئەم پرۆژە پێشەنگە لەسەر ڕووبەری 8,000 مەتر چوارگۆشە بۆنی 50,000 گوڵی ڕۆز و بەیبی ڕۆز بە چەندین ڕەنگەوە بە کوردستاندا بڵاو دەکاتەوە و سەرەتایەکی نوێ بۆ بەرهەمی خۆماڵی تۆمار دەکات. لە کاتێکدا چاو دۆڵەکانی کوردستان خەزێنەیەکی دەوڵەمەندن بە هەزاران زۆرگوڵی سروشتی، بازاڕەکانی هەرێمی کوردستان ساڵانە بڕێکی زۆرگوڵی هاوردە بەکاردەهێنن کە زۆربیان لە بنەڕەتدا هەر لە جۆری ئەو گوڵە خۆڕسکانن کە لە ژینگەی کوردستاندا گەشە دەکەن. سروشت 5 کۆڵەگەی سەرەکی کشت و کاڵ، خاک، ئاو، شێ، ڕووناچی و گەرما دابین دەکات. بەڵام بۆ ئەوەی ئەم کۆڵەکانە ببنە کۆششێکی بەرهەمدار، پێویستیمان بە دووشتی دیکە هەیە: دڵێکی سەوز پڕ لە خولیا و دەستێکی سەوزی پڕ لە شارەزایی. ڕووەکەی لێرە تاک دەگمەنە. لە زاگرۆس بەگشتی تاوەکو ئێستا زیاتر لە 6,000 زۆر گوڵی سروشتی تۆمار کراون. ئەمە بە گوتەی پسپۆڕێکی بواری ڕووەکناسی کە بۆ توێژینەوەی زانستی لە کوێستانەکانی بناری چیای سەکرانە. لە چەندین ساڵ پێش وڵاتانی ئەوروپا و بەتایبەت هۆڵندا لە کوێستانەکان لە زنجیرە چیای زاگرۆس سوودیان بینیە لەو گوڵانە بینن، دواتر پەرەی پێ بدەن ئێستا ئەوان بە ئێمەی بفرۆشنەوە. لۆ وای لێهاتیە لە قەدیمەوە ئەوانە هاتن ڕووەکەکانی مەیان برد، بە تایبەتی زۆر ئەو ڕووەکانەی کە جیۆفایتەی پێڵێن، واتە سەلکە، پیوازە، کۆرمەیە، تویبەرە، ئەوانە ئەگەر یەک دانە دوو دانەش بەی کیفایەتە هەتا پەرەی پێ بدەیت لە یەک دانەی یان بەشێکی زۆری ئەو گوڵانی کە ئێستا بە ئێمە فرۆشنەوە ڕەسەڵەتیان لە کوڕیا و خاکەن. بڵێ لە هەمووی ناوچەی زنجیرەچای زاگرۆسینە هەمووی ئەو ڕووەکانەی کە ئێستاش بوونەتە براند لە هەموو دنیاە، بوونەتە سەرچاوی بژێوی زۆربەی هەرە زۆری وڵاتەکان کە بنمونە هۆڵندای وەرگری ڕۆس لە کوێستانی خۆمان مەسەن لە کوێستانی ئێمە ڕۆژی تایبەتمان هەیە، تایبەت بە ئەو ڕۆزە تایبەتە بە زاگرۆسی، لەوانەیە ئەو ڕۆزە ئیشی لەسەرکرابی، بەڵام بێ ئیمکانیەتی ئێمە لە ڕووی داراییەوە نەک لە ڕووی زانستیەوە پاڵپشتی نەکردنی ناوەندەکانی زانکۆ، ناوەندەکانی توێژینەوە وای کردووە خەڵکانی دەوروبەر زیاتر وڵاتانی دەوروبەر بە تایبەتی ئیران، تورکیا، هۆڵەندا، ئەو وڵاتە ئەفریقیا لە هەموو وڵاتانە دێن سەرچاوە دەرامەتە سروشتەکانی ئێمە ئەبەن و ئیشی لەسەرەکەن و بەیانی پێ نەفرۆشتنەوە. نمونەشی یەک بەسیتر لۆ بجێڕمەوە، یەکێک لە ئەم کاتێ من قوتابی بەکەلۆریۆس بووم، چوینە شوێنێک کە منەظەمەی فاولێ بوو، هەندێک ڕۆکی ئالیچیان نیشانداین، هەمان ئەو ڕووەکانە ئەو کابرایە کە دەرسی شەرح کرد ئوسترالیەک بوو، پێم وتوتم ئەو ڕووەکە هەسناکە هی ئێمەیە، ئەمە لە کوێستانەکانی ئەمە جیاپەنورمان هەیە، جیاگەنەمەی پێڵەن جیاپەنور، هەر ئەوانەیان لە کوێستانەکانی ئێمە بردیانە ئوسترالیا و دوایە لە ڕێی منەظەمەی فاو ئەیان فرۆشتەوە، ئەیان داوەمە بەپارە. ئەوە لە ڕووی ئەگەر بێ ئەو ڕووەکانە کە ئیسیفادەیان لێ کردووە یا کەڵکیان لێوەرگرتووە، ڕۆکی جوانکاریان بردووە کە سروشتینە چون ئیشیان لەسەرکووە، ڕۆکی ئالیکی ئاژەڵ کەمە لە کوێستانەمە جوێنی و کەرکۆڵ و ئەو جیاپەنور و جەماعەتەی گراسەکانن هەنا ئەوانیان بردیە، ڕۆکی تریانین ڕۆکی ترمان هەیە ئێستا هەڕەشەی یەکجارەکی لە ناوچوونی لەسرە هەر ئی خۆمانە لە بوارێک و ئەنێردرێتە وڵاتەکانی دەوروبەر. ڕۆژ دوای ڕۆژ نەمامگەی فرۆشتنی گوڵ و دوکانەکان و بازاڕی گوڵفرۆشی لە هەرێمی کوردستان زیاد دەکەن. سەر تاپای نەمامگەکان
شەتڵ و وڵەکانیان بیانین. هەندێک لا نەمامگەکانیش تۆی گوڵ بە بڕەپارێکی زۆر دەکڕن و دەیکەن بە شەتڵ. بە حکوومەت و کەرتی تایبەتەوە لە هەرێمی کوردستان هەزاران نەمامگە هەن. لەو نەمامگانە لە بریەوەی کە گوڵ بەرەمبێنن زیاتر گوڵی بیانی دەفرۆشن. لە کاتێکدا ئەم خاکە ئاو هەوای چواروەرزی ساڵ و شیاوی بۆ بەرەمهێنانی گوڵ لە پلەیەکەکانی دنیاە. هەرچەندە ئەمساڵ لە هەرێمی کوردستان دەست بۆ کراوەکە چەند نەمامگەیەک بە ئامێری پێشکەوتوو بە دەستی کاری شارەزایی ناوخۆیی چیتر کڕیاری گوڵ نەبن و لە مەودوا بازاڕەکانی هەرێمی کوردستان بە گوڵی خۆماڵی بڕازێننەوە. هاوتەریب لەگەڵ زیادبوونی دوکانەکانی گوڵفرۆشی کولتوری کڕینی گوڵیش لە نێو خەڵکدا زیاد دەکات. هەروە کڕیاران بە قەدێک و دوو قەد گوڵ دڵیان ئاو ناخواتەوە و دەبێت سەبکە گوڵەکانیان گەورە و ڕەنگاو ڕەنگ بن. نرخی ئەم دەستکە گوڵەت چەند بوو؟ 40,000 بە 40,000 کرد. ئەوە بۆ چ یادێکە بۆ چێت کڕین؟ بۆ برادێکوانە عید میلادێتی ئەوڕۆ. عید میلادێتی؟ بەڵێ. هەمیشە بۆ ئەو یاد و بۆنانە تۆ دێ گوڵە کڕی؟ بەڵێ. من خۆم شخص خۆم زۆر لێرە نەژیاوم لە ئەوروپاش هەر شتێک ببوایە لەبەر خۆم زۆر حەزم بە گوڵە گوڵەکەڕم. ینی پێشتر لە ئەوروپاویە. بەڵێ. باشە ئەو چەپکە گوڵی کە ئێستا کڕیمانە بە 40,000 لە ئەوروپا نرخی چەندەمە؟ ئەوە نرخی بۆ $60 $50 دەچێت. ینی لێرە هەرزانتر. بەڵێ لێرە زۆر هەرزانترە. ساڵانە چەند جار بە تێکڕایی دێ کە گوڵ بکڕی؟ وەڵاهی من خۆم زۆر حەزم لە گوڵە و هەر بۆنەیەکش هەر مناسبەیەک هەبێ گوڵەکڕم. لەوانەیە بۆ دەست و دیاریش بێ هەر گوڵە بیت. بۆ داوات بچم بۆ ماڵام بچم بۆ عید میلاد بۆ هەر شوێنە بچم حەزەکەم دەستکەی گوڵ لەگەڵ خۆم دەبم ئەڕم. سی جار لە هەولێر گوڵی زۆرە فرۆشێ کڕیاری وەک تۆیان هەیە نا؟ زۆر حەزم لە گوڵە. ڕۆژانە لە وڵاتانی ئاسیا و ئەوروپاوە لە ڕێگەی سوورەکان و فڕۆکەخانەکانەوە گوڵ دەگاتە بازاڕەکانی هەرێمی کوردستان. نرخی یەک قەد گوڵ 3,000 دینارە و ئێستا تەنها سەدایەکی گوڵی گوڵفرۆشەکان بەرهەمی نێوخۆین و ئەوەی دیکەیان بیانین. لەم دوکانەدا چەندین جۆرە گوڵ هەیە، گوڵی کینیمان هەیە، ئیرانیمان هەیە، تورکیمان هەیە، هەروەها گوڵی خۆمانیشمان هەیە. ینی لە سێ وڵاتەوە ئێمە گوڵەکڕین. بەلێ. سەدا چەندی بەرهەمی ناوخۆی و چەندەی بیانیە؟ ڕاستی بەرهەمی ناوخۆ زۆر کەمە چکە ئێستا حالی حاضری تەنها یەک گرین هاوسمان لە هەولێرە هەیە، دەتوانم بڵێم 100 بەرهەمی خۆمانەیە، بەڵام کە دێتەنەوە بازارانەوە تونۆی گوڵ ئەکڕینەمە. بەلێ. مانگانە بای چەند گوڵەکڕی؟ بە خۆمان مانگانە تقریبان بای 200,000 گوڵی دەکڕین. بەلایانی کەمەوە 10 گول فرۆشیدی هەیە لە هەولێرە کە بە کۆ گولی دەفرۆشن. یعنی هەمووتان پێکەوە $1,000,000 گوڵەکڕن مانگا. سەروی $1,000,000. سەروی $1,000,000. بەلێ. باشە. کامن بەرهەمی خۆماڵی و کامەی هاوردەیە؟ ئەوە بەرهەمی خۆماڵەیە. بەلێ ئەوە بێبی ڕۆزی خۆمانەیە. ئەوە لە هەموو ڕەنگەکانیش هەمانە. بەلێ لە گرین هاوسی خۆمان ئێستا 14 ڕەنگمان هەیە لەو بێبی ڕۆزی. ئەی بیان یەکەی کامەیە؟ بیانیشمان هەیە ئێستا ئەوانە ڕۆزی بیانینە. ئەوە ڕۆزی بیانی. بەلێ. ئەمە ڕۆزی خۆماڵیە. ئەوەش ڕۆزی خۆماڵیە. جیاوازی چییە ئەوە و ئەوە؟ وڵی ئەوە گەشتە خۆماڵیەکە گەشتە کاگە. بەلێگومە چەندین جیاوازی هەیە. ئەمە خۆماڵیەکەیە، ئەمەشیان بیانیەکەی کە خۆماڵێکە ڕەنگە لە بەرهات و چۆ و سنوور و تاخیربوونەوەوانە کاریگەری هەبی. بێگومان ئەکیید ئێستا ئەوەی خۆماڵیە کە لێرە چاندرا پێویستی بە خۆڵ و بە چەندین بابەت هەیە هەتا بەو جوانیە دەربچیتن بێژگەلەوەی تەسیرێکی زۆر هەیە لە گواستنەوە. ئەو گوڵی هەتا دەگاتە کنەمە مەسەن لە ئیران بێتن بە سیارە بێتن هەریان لە دەرەوەی وڵات لە کێنیا بێتن بە ڕێگاتەڕە زۆری پێدە چیتن زۆریشماندی دەبی هەتا دەگاتە ئێرە. لە ڕووی نرخەوە بەرهەمە خۆماڵیەکە هەرزانترە بیانیەکە. لە ڕووی نرخەوە بەرهەمی خۆمانی هەندێک جار گرانتر دەبیتن چووکە خواستی لەسەر زیاترە. یعنی کڕیار خۆماڵیەکەی پێ زیاترە کڕی؟ بەلێ.
هاوشێوەی زێڕوزی و کانزاکانی دیکە نرخی گوڵ لە جیهان بۆرسەی تایبەت بەخۆی هەیە. بازرگانێک کە گوڵ لە ژمارەیەک وڵاتەوە دێنێتە هەرێمی کوردستان دەڵێت تەنها ئەم ساڵ بۆ یادی ڤاڵنتاین بە بڕی نزیکەی 12 ملیۆن دۆلار گوڵی هاوردە کردووە. لە کوردستان دەتوانم بڵێم لە سەرەوەی 1000 گوڵ هەبووە داوای کردیە بۆ یەک شخص بۆ یەک کەس بەڵێ هەرچەند گوڵی پێشکەشی بکەی و هەرچەندی بدێ تێر نابێت لە گوڵ بەڕاستی خەرجێتی گوڵ لە کوردستان بەڕێی من دەتوانن بپرسن لە مەتار و حدود ئەمە ساڵانە لە دەوری چەنە سەدەرێ بۆ گوڵی کڕینی گوڵ وەکو پارە مەراسیمەکان دەزانن مەراسیم وەکو ڤاڵنتاین بەڕاستی 11 بۆ 12 ملیۆن دلار چێتە دەرەوەی وڵات بەس لە هەرێمی بۆ کوردستان 2 مانگ تەنها مانگی 12 بۆ مانگی 2 کە چاردەی 2 دەبتە ڤاڵنتاین دەتوانم بڵێن بە خلالی ئەو چاردە ڕۆژانە دەبێت گوڵ کامل داخلی کوردستان ببەتن 11 بۆ 12 ملیۆن دلار بەس گولی سۆر و لەگەل بێنێ ئکسوارات وەک جبسۆفیل و زۆربەی بابەتە دی لە هەر چند سنوورەکانی کوردستان لەگەڵ فڕۆکە ئێمە چ بکەین گوڵ نەکڕین لە وڵاتان خۆمان بەرەم هێنەری گوڵ بین پارچە زەوی بۆمان دابینکن ئاوی حکوومەت دابینکەتەن ڕاستیەکێک بخۆم ئامادەم بۆ شەرق ئەوسە دەوڵەتەکانی عەرەبی هەناردەی گوڵی دەرەوەی بکەم باشترین کوالێت. بە گوێرەی بە دوواداچوونەکانی ڕوودا و ئەو سەرمایی بۆ کڕینی گوڵ دەچێتە دەرەوە و ئەو خواستە زۆرەی لەسەر کڕینی گوڵ هەیە دەرفەتی ئەوەی ڕەخساندووە کە چەندین وەبەرهێنەر دەست بە بنیادنانی پرۆژەی بەرهەمهێنانی گوڵ بکەن. ئەمە ڕۆژئاوای پایتەختی هەرێمی کوردستانە لە نزیک عەلوەی هەولێر و تەنها لە سەرڕووبەری 8,000 مەتر زەوی چوارگۆشە دوو جۆر گوڵی سروشتی ڕۆز چێنراون. ئەمە یەکەمین خانووی شوشەیە کە لە باشووری کوردستان و عێراق بە نوێترین ئامێر و تەکنەلۆژیای چاندنی تۆ و بەرەمێنانی شەتڵ خراوەتە کار. ئەمە ئەو ئاوەمان هەیە کە دەتوانێت گوڵی پێبەرهەم بێتن. خاوەنی پرۆژەکە بیرۆکەکەی لە هەردوو وڵاتی هۆڵندا و ئەرمێنیا وەرگرتووە. بیرۆکەی ئەم نەمامگەیە لە بەرسی بوو. وڵاتێکی وەکو هۆڵندا کە نە ئاوەکەی مساعدە نەجەوەکەی مساعدەنان بە گوڵ توانیتی بە تەکنۆلۆژیا یعنی اقتصادەکەی ببیتە دووەم اقتصاد لە کشتتوکار لە هەموو دنیا لە دوای ئەمریکا دووەمەوە یا وڵاتێکی ئەرمەنستان کە هەموو مەساحەکەی بەقەد هەولێر نابی بەس بە گوڵ غەزووی هەموو رووسیای کردی. تۆ بیرۆکەکەت لەو دوو وڵاتە وەرگربی لە کوردستان بیکەی توانیتە چی بکەی؟ ماوەی 3 ساڵ پێش ئەوەی کە دەست بە گوڵ بکەین چینە بازاری گوڵمان خوێندیتەوە دوکانماندانەوە بازار بزای خەڵک لەگە گوڵ چۆن تامەوە دواتر بە جێرەی ویستی خەڵک ئەمە چ ڕەنگەچیان ئەزیێت شتەشی ئەوە دەکەن ئەمە بە جێرەوی ئەسانە بەرهەمماینە لە بازارێکمان دروست کرێت کە لە دەرەوە گوڵ بینینە ئێرە بزانین بازار ئێرە دوای سەبەر گوڵی دەرەوە کەم کەین و بەرهەمی خۆمان لە جێدانێت. ئێستا لە سەدا چەند گوڵی ناو خۆمان خۆماڵیە؟ ئێستا ئەمە لە پرۆژەکە هەمووی گەیشتینە مەسەلەن 20,000 مەتر گوڵ ئەوە بەرهەمە زۆر کەمە. سی کەس کە زۆربیان دەرچووی کۆلێژ و بەشەکانی کشتتوکاڵین لە پرۆژەکەدا کار دەکەن. پلان وایە تا کۆتایی ئەمساڵ ڕووبەری پرۆژەکە بۆ 3 هەندە زیاتر بکرێت و
بتوانن بە بەرهەمی نێوخۆیی ڕێگری لە چوونە دەرەوەی ئەو سەرمایە بکەن کە بۆ کڕینی گوڵ دەچێتە دەرەوە. دوو ساڵۆنەوان هەیە، ساڵۆنێکمان تایبەتە بە گوڵی بەیبی ڕۆز، ساڵۆنێکی ترمان تایبەتە بە گوڵی ڕۆزەکان کە هەردوو جۆری گوڵ چەندین ڕەنگی جیاوازی لێ بەرهەم دەینین. لێرە شێوازی کشتتوکالکردنمان شێوازی کشتتوکالکردنی سەردەمیانەیە کە بە شێوازی هایدرۆپۆنی کشتتوکالکردن ئەنجام دەدەین. هایدرۆپۆنی گواتە ئەتوو کشتتوکالکردن ئەنجام بدەی بەبێ بەکارهێنانی خاک. لێرە جگە لە خاک مادەی جیاواز بەکاردێنین کە کۆکۆپیتمان هەیە و پێرلایتمان هەیە. کۆکۆپیت توێکەلی گوێزی هەندێ لێرە بەکاری دێنین. پێرلایتمان هەیە، پێرلایت زۆرە بەردێکی گەڕکانیە لە بۆ هەناسەدانی ڕەگی ڕووەکەکە هەم لە بۆ هەڵمژینی ئەو ڕێژە ئاوەی کە ڕەجی ڕووەکەکان پێویستی بەکاری دێنین. لە ڕووبەری 8,000 مەتر چوارگۆشە نزیکی 50,000 شەتڵی گوڵی ڕۆسمان هەیە. لە 1 مەتر چوارگۆشەدا بەرهەمی ساڵانەمان 260 لە بۆ 300 گوڵی ڕۆز بەرهەم دێنین. لێرە ڕۆژانە ئەمە بەرهەممان هەیە، وەکو هەر بەرهەمێکی تری کوشتتوکاڵی نییە کە ماوەی چەند مانگێک بەردەوام بێتن لە بەرهەمهێنان. لەو کاتیەوەی کەشتلەکانمان چاند ئامادە بوو ماوەی مانگێکی پێویستە تاوەکو بەرهەمت لێ بەدەست دەکەویتن. لە دوای ئەو مانگەوە تاوەکو 7 ساڵ ئەتوو ڕۆژانە بەرهەمی خۆتی لێ بەدەستدەینی. بەرهەمی ڕۆژانەمان هەیە دەینێرینە بۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان لە بۆ چەند شارێکی جیاوازی دەنێرین، لە بۆ دهۆک بەرهەمەکانمان ڕەوان دەکەین سلێمانی، کەرکووک، لە بۆ بەخدا و ناوخۆی هەولێریش بەرهەمەکانمان ڕەوانە دەکەین. شوێنی خۆمان کردوتەوە لە ناو بازار، بەڵام حتا ئێستا نەمانتوانیوە بە شێوەیەکی سەرەکی پێداویستەکانی ناوخۆی کوردستان پڕ بکەینەوە، بەڵام ئیشالە لە داهاتوو پرۆژەمان هەیە گرین هاوسی نوێتر دروست دەکەین، ئەمان گرین هاوس کە گوڵی ڕۆز بەرهەم بێنن. بۆ ئەوەی هەموو ڕۆژێک گوڵەکان بەرهەمی باشیان هەبێت، پێویستە پلەی گەرمی هۆڵەکان 18 پلەی سیلیزی بێت لەگەڵ ڕووناکیشی باش و 165 ڕادەیشێ. لەگەڵ ڕۆژهەڵاتن هەموو کاژێرێک گوڵی ڕۆز پێویستی بە ئاودانە تاوەکو ڕۆژ ئاوا بوون. هەموو بەیانیە گوڵەکان قەدی نوێ دەگرن و باڵا دەکەن، دەبێت ببڕدرێن و بڕینیشیان شارەزایی دەوێت. بڕینەکە دەبێت چۆن بێ ئسراخان بەجێ قەدەکەی دەبیتن. ئەگەر تەماشایەکی قەدەکەی بکەین باشە. ئێستەوە قەدەکەی ئەستورە دەبێت دوو چاوە لە خوار خۆی بدێتێ بۆ ئەوی بتانێ هەر چاوەیە گوڵێکی ترمان دەداتێ. ئەگەر بە ملیم غەڵەت بکەی لەوانەیە ئەو قەدەر ناو بچێتن و گوڵێکی ترمان بۆ دروست نکاتێ. ئێستەوە باریکە کەوایە دەبی یەک چاوی دێتێ. بەڵێ ئەلێرێ بڕم بەڵێ ئەمەش دروستە. باشە. ئەمە کاری هەموو ڕۆژانەیە کە گوڵەچنن. بەڵێ لە دەستپێکی هەر ڕۆژێکی نوێدا کە دێنە سەرکاری یەکەم ئیشمان ئەوەیە گوڵ لێ بکەینەوە. بەڵێ هەموو گوڵەکان جۆرا و جۆرن، هەمویان یەک بڕین و یەک شێواز و یەک خزمەتیان هەیە. بەنسبەت لێکردنەوەی گوڵەکان سەیری چاو و سەیری قەدی گوڵەکە دەکەین. بەجێرەی قەدەکەی بڕیار دێنکەوە ئایا چەند فێرمی دەینێ یاخود چەند چاوە دێن بە گوڵەکە بۆ ئەوی لە پاش خۆی گوڵەکی باشمان بۆ بەرهەم بێنێتەوە. بەڵێ ئیشەکەتان خۆشە بەک دڵتانە؟ بەڵێ چون هەمیشە لە ناو گوڵ و گوڵزارن. ئەکید بەدڵمانە. ئیشەکە خۆشە، خزمەتکردنی ڕۆژانەی گوڵەکانە و ئینێرجێکی باشی دەبێت ناو گوڵ ئیشەکە خۆشە. هەمان ڕۆژی برینی قەدی گوڵەکان دەست بە ئامادەکاری دەکرێت بۆ ڕێخستنیان و جیاکردنەوەیان بە پێی زۆر و قەبارە و ڕنگ. دواتریش ڕەوانەی بازاڕەکان دەکرێن.
لە جیاتیەوەی چەپکە گوڵی دەستی ئازیزانمان و بۆن و ڕەنجی ماڵەکانمان لە وڵاتانی دیکەوە بێت، ئێستا دەکرێت لە خاچی کوردستانەوە گەشە بکەن. ئەم پرۆژەیە تەنها بەرهەمێکی کشتتوکاڵی نییە، بەڵکو هەنگاوێکە بەرەو ئەوەی جوانی کوردستان لە بۆنی گوڵەکانیدا ڕەنگ بداتەوە و ببێتە سەرچاوی ڕازاندنەوەی بۆنە و یادەکانمان.